بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو و تاجی سەرمان، محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوای. خۆشەویستانی ئازیزانی، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەموومان. خۆشحاڵم ئەو جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە ئێوە گەیشتمەوە. ئازیزانم، یەکێکی تر لە عەلامەتەکانی دڵی دروست، دڵی ساغ، دڵی زیندوو ئەوەیە کە ئەم دڵە لە دە نەخۆشی پارێزراوە. دە نەخۆشی تێدا نیە، دەردی تێدا نیە. تەمان پێشەوەی باسی ئەو دە دەردەتا بۆ بکەم، خۆشەویستانی من، گوتمان لۆ ئەمە ئیحتیمام بە دڵ دەدەین. چەند خاڵێکمان باس کرد، بەس عەجەلەی بەبیرتان دەیمەوە. گوتمان دڵ جێی نەزەری خوایە. الله یا ئیلاهی، دڵ جێی نەزەری خوایە جەل وەعەلا. خوا تەماشای دڵەکەمان دەکە. ئەگەر بێت و ئەو دڵە ئەو دە نەخۆشیەی تێدابی کە باسی دەکەم، وەڵڵاهی خوای گەورە تەماشای ناکە. و هەر دڵێکیش خوا لێی ڕووی لێ وەرجێڕا، ساحێبەکەی جەهەنەمیە و بە هیلاک دەچیت. تا بۆیە دەبی زۆر ئاگامان لێبی. ئەو دڵە ئەوها بە ئاسانی لێ نەگەڕێن پیس ببێ، لێ نەگەڕێن بەمری، لێ نەگەڕێن نەخۆشکەویت. جا دڵی دروست ئەمدا نەخۆشی تێدا نییە، ئەمدا دەردەی تێدا نییە. یەکەمین دەرد کە دڵی نەخۆش دەیگریتن و دڵی ساغ خۆی لێ دوور دێختەوە، ڕیایە. سبحان الله، بەڕاستی ڕیا شتێکی پیسە. بەڕاستی ڕیا هەموو ئەعمالت فاسد دەکات. بۆیە پیاو ساڵحەکان، عاریفان، عولەماکان، پیاو چاکانی پێش ئێمە هەموو حەوڵ و هیممەتێکیان ئەوە بووە کە عەمەلەکەی ساڵح بێ، کە ئیحتیمامی بە جۆری عەمەلەکەی داوە کە ئەو عەمەلەی ڕێک ئەو هابی کە خوا لێی قەبوڵ بکە. ئەوەندە خەریکی عەمەلەکەی بۆ، ئەوەندە خەریکی شتی تر نەبووە. هەموو غەمی وی، فکر و خەیاڵی وی چۆن ئەو عەمەلەم وە بکەم خوا لێم قەبوڵ کە خوا. سبحان الله، هەر ئیشێکی دەکرد جارێ زوو محاسبەیەکی وردی خۆی دەکرد کە ئەو ئیشە دەبی نەبۆ خوای گەورە بی. عیارەکەی داهاوێشتە سەر چێندەر، سەر ئەڵڵای جەل وەعەلا. ئەو ئیشە دەبی تەنها بۆ خوای گەورە بی، نابی هیچ کەسیت کە حەظ و بەشی لەناو ئەو ئیشەی من دابی، تەنها خوا. ئازیزانم، کورا ڕیا یەک لە سەتی ئیشت ڕیای تێدابی خوا نایەوێ، یەک لە سەت. یعنی ئێستا کەسێک ئەو کاک ئەحمەدی کە ئەوە تەسویر دەکەن پێکەوە، ئەگەر ئەو کاک ئەحمەدە ئیشەکی لە بۆ من بکە، ١٨٠ ئیشەکەم بەدڵ بی، ١٢٠ لۆ من نەبێ قەبوڵمە. بەس خوای گەورە یەک لە سەتی، یەک لە سەتی، یعنی ٩٩ لە بۆ خوای گەورە بی، یەکی لە بۆ وی نەبی، خوا هیچی ناوێ. یان دەبی هەموو لۆ خوای گەورە بی، یان هیچی ناوێ. ئەوە ئیخلاسە کە ئەو ئیشە تەنها و تەنها لە بۆ خوای گەورە. تا زۆر دەبی ئاگامان لە خۆ بی. ئازیزام، نوێژە، تاعەتە، عیبادەتە، ذکرە، سەردانە، سەلام و کەلامە، هەرچی دەیکەی، هەرچی دەیکە لە خێر و خێرات، لە پیاوەتی، لە هەمووشۆ، هەرچی دەیکەی بە خاڵیسەن مخلیسەن لە بۆ خوای گەورە بیت. بەڕاستی هەر کەسێک توانی ئەوها دەرەقەتی دڵی خۆی بێ و ئیشەکەی خاڵیسەن مخلیس بکە، وەڵڵاهی ئەو دڵە زیندوو دەبێتەوە. بەڵام دڵ بە چ دەمری؟
دڵ بە چ نەخۆش دەکەی و بە چ وێران دەبی ئەوەیە کە بەڕاستی ئیشەکان لە بۆ خی گەورە نەکەین ئەو وەختی ئەبین بە سەپانی پوشێ کابراهەیە 100 دەفتەری لە مزگەفتێ دەدا 100 دەفتەر یەک خێریشی لە بۆ نانووسرێ یەک خێریشی لۆ نانووسرێ 250 لۆ نانووسرێ لۆ چکە هیچی لە بۆ خی گەورە نەکردیا سبحان الله ئەو 100 دەفتەرە کورە دەزانیت چ خێری پێ دەکرێ یعنی هەر جارێ هیچ نەبی خی گەورە یەک قەسری لە بەهەشتێ دەداتی هەمووی مەحروم دەبی لەو هەموو ناز و نعمەتەی لەبەرەوەی لە بۆ خی گەورە نەکردێت دەرەقەتی نیەتەکەی خۆی داهاتە دەرەقەتی ئەم دڵی خۆی نەهاتیە کە بتوانیت تەنها و تەنها لە بۆ خی گەورە بیت کەواتە ئاگادار بین عملەکانی خۆمان نەکەین لە بن دەستمان دەرچن ئیلا خاڵیسەن مخلیسەن بۆی خی متعال نەبێت جا گوتم بە بیرتانە گوتم هەر عملەکیش دەکەین دەبی پێش عملەکە نیەتمان ساف بێ لە ناو کردار و کارەکانمان نیەتمان ساف بێ پاش تەواوبوونی کارەکەشمان هەر دەبی نیەتمان ساف بێتن بەم شێوە دەتوانی ئەتوو پارێزگاری لە پوخت و جوانی ئیشەکانی خۆت بکەی کە خی گەورە لێت قبول بکە ئەم نیەتینانە بەپاچیە زۆر گرینگە ئەو ئیخلاسە زۆر گرینگە وما ئومیرو إلا ليعبدوا الله مخلصين له الدين خالصا مخلصا أتو دبي لقى خواي خود يكببيوا سبحان الله بزانا أواني كبا مخلصي لقى خواي قورة التعامل لك بزانا جيانا تسخر وبركة شيئا بزانا خواي قورة تنفض وتساكيان لقى دكاتر بلان خوانا خواستا أو كسي بو خوانيكا والله پشمان دبتوا وببيلشتان ديموا كبيغمبر عليه الصلاة والسلام فرموي كأو حديث دوبارية کەسێ کەس یەکەم کەسن دەست لە جەهەنەمێ یەکیان مجاهیدە خوێنی لە پێناوی خواڕشتووە دووەمینیان دەوڵەمەندێکە کە سەروەت و سامانی خۆی دایتە فەقیر و هەژاران سێمینیان کە عالیم و زانە و قورئان خوێنێکە کە خەڵکی فێرە قورئان و علم کردیە هەر سێکیان چونکە ئایاری قەڵبیان تەواو نەبوو سبحان الله هەر سێکیان جەهەنەمین یەکەم کەسن کە دەستان جەهەنەمێ سبحان الله ئەو مجاهیدە دیتیە کە ئێستا خی گەورە پێی دەرێت درۆت کرد و ئەی هاوێتە ناو جەهەنەمێ هەر برادەرەکەی وی و ڕاوەستایە لە بەهەشتێەوە 72 کەس لە ئەهلی جەهەنەم قوتار دەکا بە شەفاعەتی وی دێنە بەهەشتێ سبحان الله ئەوە خۆشی پێ قوتار نەکرا تەنها عیاری قەلبی خۆی نەدا نەیزانی زەبتی کە بزانە چی بەسەرات کابرای دەوڵەمەند وا ڕاوەستایە خی گەورە ئەوەندە ناز و نیعمەتی پێدەبەخشی ئەوەندە گەورەی دەکا لە بەهەشتەکان لە بەهەشتێدا ئەوەندە ناز و نیعمەت و گەورەی پێدەبەخشی ئەوەش وانە ناو جەهەنەمێ پێکەوەش برادەر بوونە چی وای لێ کرد و واشی لەوەی کرد کە قەلبی نیەتەکەی ساف نەکرد کابرای عالیم کابرای زانا و دانا و قورئان خوێن وا ڕاوەستایە لەودایە شەفاعەت بۆ خەڵکی دەکا و لە جەهەنەمەیان دەردەینی ئەوەش وا لە ناو جەهەنەمەیە لەبەر چی لەبەرۆی بەڕاستی دەرەقەتی قەلبی خۆی داهات جا هەر ئیشێک کە دەیکەی ئەوەل جاری وەرە ئەو ئیشە بۆ خی ئەنجام بدە خاڵیسەن مخلیسەن بۆ خی گەورە بێ مەترسە پرسیارێک دێتە گۆڕێ درێ باشە مامۆستا واللهی زۆر جاران ئەم ئیشەشی لۆ بۆ خی گەورە دەکەم بەڵام دوای خەڵک دەستخۆشیم لێ دەکا کەیفیان دێ کۆبێتم بۆ دەنووسن با بنووسن هیچ نابی تەئسیر لە تۆ بکە ئەسڵەن سوزەی شکر دەبم لە پێغەمبەریان پرسی یا ڕەسوڵ الله کەسێکمان ئیش لە بۆ خی دەکەن بەڵام دوای خەڵک دەزانی و مەدحمان دەکەن فەرمووی ئەوە مژدەیەکی پێشوەختەیە خی گەورە بە عەبدەکەی بەخشیە جاگە لە دنیای ئەوها مەدحت بکەن لە دنیای ئەوها گەورە بی دەبی لە قیامەتێ چەند بەرز و چەند شکۆمەند بی لە قیامەتێ دەکەواتە ئینسان قەت بەو مەدح و سەنایە تێک نەچی نە بە زەمیان تێک چوو و نە بە مەدحیشان هەر بخەرەتێ بەڵکو ئیشەکەی خۆت لە بۆ خی گەورە بکە و بڕۆ دوایە خاڵێکی تر لەو شتانەی کە تووشی نەخۆشی دڵ تووشی دەبن ئەویش ئەوەیە کە پێی دەرێن ئەلکیبر ڕاستی تەکەبوری دڵ وێران دەکات زارە پێش هەموو شتێک پێغەمبەری خوا دەفەرمی صلى الله عليه وسلم دەفەرموویتن لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من الكبر أي وار خوايا دەفەرمی الناس دەبەهشت ئەو کەسەی بەقەدەر یەک تۆسقاڵ کبر و تەکەبوری لە ناو دڵی دابی سبحان الله بەڕاستی سەختە بەڕاستی سەختە واللهی نەک کبر نەک تۆسقاڵ ملیۆن تۆسقاڵمان لە ناو دڵی کبر هەیە کاکە
والله كبير مانيا كل حتى لنواجه متكبرين والله لنواجه لباتي أو بريد خشوع وخضوع وملكتي وزليدي تكبر منك هذا وسم برابر خوي وتزام فتحي قسطنطين يمكن يا ابو خوي كورا سبحان الله أو كبر مالي ما يويرانك والله هركسك كبري هبي قد موفقنا بي وهرب تسوتش دفتوا سن خول لبيساوي خلشي قوربي أو عند لبيساوي خو خلشي بتسوق دبيتوا وكو أو تيري وايا تير سن بلن بي وزور بروات عاصمان بتسوق دفتوا بلا من الظني خوي زور قورو مهم بوا نازاين هروا بتسوتش دفتوا لبيساوي خلشي بو روج قيامتي أواني متكبرن لزانكو حشر دكرين بتسوق دبنوا لبن بي خلقينا أو بانيا دكاتو أو بانيا دكاتو أو همو كسيكل لمحشرن لكون بمبي أو خلقيك ولا محشر دايا سبحان الله أما عقوبة كيتيا زور خود بقورة دزاني زور خود ميم ذكر خود بشتك دزاني والله هي زنيا اشتك مقر خوا بدا كر خوا قورة بك أقنا إنسان سيا كرة تكبر ذكي والله إمامي علي رضا ورحمة إخواني بي قصيتي زور جواني هيدا فرمي أي بني آدم أخو تكبر يد لتسيا كاتك كدو زارن لكوني ميزي هات يدري زارك لبابت زارك لداكت هات يدري أخو تكبر يد لتسيا أخو تكبر يم لتسيا كدوشي يو قوم لنا وزجي عزيزام أو تكبر يم لتسيا قالك بس قم كاتو بوني خلشي بيزار دك أو لبرم هرديتن أخو تكبر يد لتسيا عزيزاني راسي إنسان زور زارن تكبر ماري إما يويران كدوا وتكبر يد لو قناح أنيا خواب بمنافسة دزاني لقربي بمنافسة دزاني لحديث يجي قدسي هات ودا فرمي الكبرياء إزاري ردائي والعظمة إزاري لفرميتن كبرياء يعني كإنسان أو التشبيه النبي إنسان دو بارتسي شمشي لبرا يشي بس شاني خوي دادا يشي خوي دادا بوشي بيشتر خلق وابو يشي بس شاني خوي دادا يشي خوي دبي سوا زاخوا تمثيل دينته ودا فرمي كبرياء إزاري منه أو ردائي منه وعظمت إزاري منه هركسك منافسة لبكا لو دوي قسمته ولا أبالي بشتي دشين ما هرجيش إذا آدم إذا كوتشين دلنا كوتشين سبحان الله سبحان الله تكبر إي أويني إنسان أنزامي بدا أي تكبر لصتشي دي أزام أو كسيك بران برتا يان لتو قورترا يان لتمنيتو يان لبسوكترا أقر قورترا والله أو عبادتي لتو زياترا والله خيراتي لتو زياترا سوز دور ركوع بارانا وتونا مزقفتي لتو زياترا تكبرتي لسالي دي أقل لتمني توشو هاو تمنى إيه بخوي احتمال أو عملي شي صالحي أبيت وربينا زاني أتو بحياتش الوكو أو عمل صالح أو كردو أو خير بتزين نكربي كواتا هلتو قبرترا خو أقل لتوش قسكترا إكاكا أو كسخ جناحي كم ترى كم ترلتو بأمر خواي قوري كلوا تاتو تكبر لصتشي لدي أقل لسا فقيري شي لدي أو خوا فقيري كلوا خو تو فقيري نكلوا خوا فقيري كلوا خوا أقل أوي ابتلاء كلي أتوش ابتلاء كلوا بدولة من ابتلاء تو قورتر لا ابتلاء وي كزوري أواني دولة من دردس اللي فرماني خواي بلان فقيري كان زيادة لخواي نيزيك دبنوا تكبر لصتشي لدي لو كعلم زياترة لو كسايتي زياترة كهيزو قوة زياترة أو أنا هم إخوان خو هيش إيتونية هم إخوايا بس تكبر ليدا دي بس تكبر ليدا دي عزيزاني براستي تكبر جناحي شي قولي براستي ماركاو الكرة زوي لقيامتها عقوبة كي قلقل الزول زاري هتساود ببهشناك بيز قالوا كراسيل وسفيج دكري لروج قيامتي وش قلت لبن عالمي حصلوا حساب دكري أو بتسوق دكري بس عالم فين لبني بس لبن عالمي زليل وزبيب ببي سبحان الله كاتا أي إنسان فائما بقى قامان لخوبي فأو نفسي بقرين لأن قرين تكبر بكي لسينا تعزي حتى بيش ونبي رانا وسين باشا بيش وبيشتو السفرقية بيمري أو مزقفته تعزية أو السفرقية من هاتي ما تعزية إلا دبي لوي دانشم لما ديتك لسري نبي دانا نشمس يعني أو السفرقية هر دانشتني أو كرسي أمني دانشم أو كرسي لو سري قاعية دوبي قدسي يعني سفرقية كانت أو تكبر السيلة ضمان داية أو تكبر السيبة مالي دنيا دي
ئەو تەکەبڕوسیە بە سیارە و جلک و زێر و خشت و قەسر و قەمەری دێدە ئەوانە چین هیچ قیمەتی نییە لەکن خوای گەورە بەڵکو بارت قورسلە لە ڕۆژ قیامەتێ بەڵکو سوئالە زیاتر لێ دەکەن لە ڕۆژی قیامەتێ بەڵکو مەسئولیەتە زیاترە لە ڕۆژی قیامەت کاتە تەکەبڕی دۆ لێ دەدەی ئە تەکەبڕی لە پای چی بەڕاستی ئینسان ئەگەر خۆی ناسی زانی چەند عەبدێکی شەرمەزارە بەرامبەر خوای کە زانی عەبدێکی چەندە ڕوڕەشە بەرامبەر خوای ئەو ناز و نعمەتە هەمووی خوایە دەبی سوپاسی خوای گەورە لەسەر بکە نەک تەکەبڕ لەسەر خەڵکی پێ لێ بدات جا بەڕاستی یەکێک لەو خاڵانەی کە دڵی زیندوو نیتی ئەو تەکەبڕەیە و ئینشاڵڵا لە دەرسی داهاتوو قسەیەکی زۆر تەریف و لەتیفتان لە بۆ باز دەکەم کە زۆر جێگای دەرس و عیبرەتە ئینشاڵڵا بە ئیزنی خوای ئەگە بە خزمەتتان گەیشتم وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه